دوو هاوژینی فەڕەنسی بە ناوەکانی کریستۆف کۆرمیەر کۆرینە لای بە سواری پایسکل لە هۆنگ کۆنگەوە هاتوون بۆ پارێزگای جۆلەمێرگ لە باکووری کوردستان. ئەم دوو هاوژینە فەڕەنسیە ساڵی ڕابردوو چوونە فەڕەنسا و هۆنگ کۆنگ، لەوێوە بە پاسکیل سواری 15,000 کیلۆمەتریان بڕی و گەیشتنە جۆلەمێرگ. ناوم کریستۆفە. من ناوم کۆرینە. ئێمە لە هۆنگ کۆنگەوە دەستمان بەم گەشتە کرد و ئێستاش لە تورکیاین. ئێمە نزیکەی 15,000 کیلۆمەترمان بە پاسکل بڕیوە، ئەوەش لە ماوەی نزیکە 11 مانگدا. بەگشتی پێویستمان بە زیاتر لە 1 ساڵ هەیە تاوەکو دەگەینە پاریس، ئەوەش پێش کرسمس. بەگشتی 1 ساڵ کاتمان لەبەردەستە. ئەوان لە ماوەی گەشتەکەیاندا شوێنی جیاواز و خەڵکی جۆرا و جۆر دەناسن. خۆشحاڵن بەوەی گەیشتونەتە جۆلەمێرگ و سەرسوڕماون بە دڕفێنی سروشتی ناوچەکە. لەو شوێنانە کە سرنجیان ڕادەشێشێت پشوو دەدەن بۆ یادگاری فۆتۆ دەگرن. ئێمە دەمانەوێت بچینە مێردین، دواتر دەچینە کاپادۆکیا، دواتر دەچینە ئەنتالیا، دوای ئەوە دەچینە ئەوروپا. دەکرێت بچینە ئەلبانیا، نازانم با بزانین چۆن دەبێت. کریستۆف و کۆرینە لە هەفتەی تشرینی دووەمی 2017ەوە دەستیان کردووە بە گەشتەکەیان بە جیهاندا. دوای گەشتکردن بە چین، میانمار، نیپال، هیندستان، پاکستان، تاجیکستان و قیرغستان و ئۆزبەکستان و تورکمانستان لە ئێرانەوە بەناو خاچی ڕۆژهەڵاتی کوردستان گەیشتونەتە پارێزگای جۆلەمێرگ لە باکووری کوردستان.